لگوری آمارین ریوبریات کوشین آلدیجی تندیا برانبری جنان یا لپارزگاه حلب چای ده مهین ای سال ده دو جن هاتنه کشتن و شست بویرین تندیا هاتنه تومار کرن. جنین حلب چای را گهاندن گودویت کوشین آلدیجی تندیا وکی مافی خواب بین نگوتن یا صحنه لی بچار سرکرنا پرسگری کاندن یم بکارانین هر وحات چند دادور خسن و بچوک دیتن آجنان بویا سدم گوپرانی آجنان دوزان ده بن قربانی لگوری آمارین ریوبریات کوشین آلدیجی تندیا لبرانبری جنان دیار کرن گوپرانی ابویرین تندیا ینگو هاتنه تومار کرن بر ریا مدیا دیجیتال هاتنه پیکانین. بەڕێوەبەرایەتیە تونند و توێژەکانی ژنان لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستانە و بەشێکیشی بەر وەزارەتی ڕۆشنبیری ئەکەوێت کە بتوانن ڕێگری لەو تاکانە بکەن یاخۆ لەو پەیجە نەناسراوانە بکەن کە پێیجی بێدایک و باوکن یاخۆ کەسێکی لە پشتەوە یاخۆ کۆمەڵێک کەسی لە پشتەوەیە ئەمە بووە هۆی ئەوەی کە ژیانێکی زۆر و مەترسێکی زۆر بۆ ناو خێزان و تاکی کچان و ژنان ئاستی ڕۆشنبیری خۆیان زۆر بەرزکەنەوە بزانن چۆن مامەڵە لەگەڵ سۆشیال میدیاکەم ئەکەن هیوادارم دەرەنجامێکی باشی هەبێت و لەم 16 ڕۆژەیە مەترسی گەورە لە ئێستا ئەوەیە کە ڕەنگە من خۆم زۆر جار کە من ئێستا لەسەر سۆشیالەکانی خۆم ڕسمی خۆمی لەسرە حل لە عیلەکی خۆمەوە بگرە تا ڕەنگە کەسێکی دەرەوە هەم شتانە کە ئەڵە بۆچی ڕسمی خۆتە لەسەر سۆشیال داناوە تۆ نازانی لە ئێستا زیرەکی دەستکرد زۆر گرفتی بۆ هەموو کەسێ دروست کرد و تۆ بۆ خۆت نازانیت ئەوە ئەزانی ڕسمت لە شوێنەکەەوە ڤیدۆ دانراوە کە خۆشت نیت یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان یانیم یاسایانەمان هەیە بەڵام کێشەکە لە بەکارهێنانەکەیەتی کێشەکە لە تەطبیقکردنی یاساکانایە ینی زۆر کات یاساکان هەیە بەڵام